هیوادارم لە حکوومەتی داهاتوو ئینشاءڵڵا ژیانی پێشمەرگە خۆش بکرێ، موچە و پاشەکەوتی نەمینێ، موچەکی ڕێک بخرێتەوە بۆ هەموو کەمەندامەکانی هیوادارم موچەیان زیاد بکرێ و بۆ ئەوەی خوان پێ بژێ لەو وەزعیدا ئینشاءڵڵا. دیتنا من دوێتن حکوومەت زیترین وەخت بتە دانان چونکی دا gelek وەختنێتە مەزاختن وەک ئەو دەرمی باڵی دەست نیشانکردن حکوومەت بتە دانان. حکوومەت لازمە خۆل گلە و گۆزدێت خەڵاتیان بکەتە خوددان. داوا لە حکوومەت دەکەم ینی ژیانێکی خۆش لە هاوڵاتیان و را پێشمەرگەکان و منداڵە شەهیدەکان و ماڵە شەهیدەکان بەڕاستی ئەوانە لە حەقی خۆیان بێبەش نەبن. من وەکو گەنجێک حەز دەکەم حکوومەت بە زووترین کات دابمەزرێت لەبەرەوەی هەرچەندی کە دامەزرانی حکوومەت دوا بکەوێت زەرە دەکەوێت بە هەم کۆمەڵگەمان هەم بە گەنجی وڵاتمان. ئومێدەوارم کە ئەم وەزعە بەرەو باشتر بچێتن و حکوومەتی داهاتوومان حکوومەتێکی سەرکەوت و ئیشی باش بکاتن لە بۆ گەنجەکانی کۆمەڵگەمان و سوپاس.